ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە و لە چەندین چالاکی جیاواز لە شارەکانی هەرێم زۆرترین ئاڵا بە شێوازی جۆراوجۆر بەکارهێنراون. لە هەڵەبجە چالاکیەک بەمبۆنەیەوە ڕێکخرابوو ئاڵایەکی 132 مەتر درێژی بەکارهێنرابوو. کاتێک پەیامنێری 964 لە سەرپەرشتیاری چالاکیەکەی پرسی، ئەویش پێیوت کە ئەم ساڵ بە پێویستیان زانیوە یادکردنەوەی ڕۆژی ئاڵا بە ساڵیادی لەدایکبوونی پێشەوە قازی محەممەد ببەستنەوە کە 132 ساڵ لەمەوبەر لەدایک بووە. بەو پێش لە ساڵی 1945 لە هەمان ئەو ڕۆژەدا ئاڵای کوردستان بە فەرمی لەلایەن پێشەوە قازی هەڵکراوە. بەڵام ئەوەی لە سلەیمانی بۆ ڕۆژی ئاڵا کراوە بێوێ نەبوو. شارەوانی ئەو شارە ئاڵایەکی بە درێژی 1300 متر دروست کردبوو کە بۆ یەکەم جارە ئاڵایەکی لەو شێوە درێژە لە سەرئاستی هەرێمی کوردستان دروست ئەکرێت. بەڵام شارەوانی سلێمانی لەوەیان مەبەستی خۆی هەیە و دەیەوێت خۆی لەسەر دروستکردنی ئەو جۆرە ئاڵا زەبەلاحانە ڕابهێنێت، چونکە لە پلانیدا ساڵی داهاتوو ڕیکۆردێکی جیهانی نوێ بۆ دروستکردنی ئاڵایەک بشێنێت کە درێژیەکەی 4300 متر بێت.